بوو بۆ دێبەرەکەی پشت ماڵان تۆش ملوان کە پچڕاوەکەت لەبەریا هۆنیەوە لەو شەوەوە یان لە کەنجێوە بە یەکەوەین و لە یەکتر ئاشکرا نابین ئەوەندە خۆت کوژ لە منە ئەوەندە هەڵوەدای ئەم دۆزەخی بە منبوونەت دەکرد نەدەستم بەرت کەوت و نە تۆش توانیت ملوانکەکە دووەدۆزیت ئاخر کرمی یەکسان بوون بە من داڕزی کردیت فریوی یەکسانی شەهدی شەکەری یەکسان بوونت بە من ژەهری هەلاهیلی پێچەشتیت شەنگەبی و سپی چناری ژنبوونت هەمووی هەڵپاچی بە هەزار پێ لە ژنبوون ڕاد دەکرد ڕازی بووی لە چاوی خێل و خواری منا ببی بە تەنیا گەڵایەک ئاخر باخێک دەگۆڕێتەوە بە گەڵایەک بەشی چاوتەڕکردنێک ئاو دەگۆڕێتەوە بە چەمێک بەشی تەنیا شەوێک دڵڕۆشنکردنەوە بە تریفە دەگۆڕێتەوە بە ئاسمانێکی پڕ لە مانگ شەڕ دەکەیت وەگەوەی هەرگیز یەکترمان نەبینی بێ وەگەوەی قەت نینۆکم بۆیە نەکردبیت وەگەوەی قەت مووە زیادەکانی دەم و چاومت هەڵ نەگرت بێ وەک ئەوەی قەت پێکەوە دەست و پلمان بە قوڕ نەشۆرد بێ مەگەر دەستور و ڕەسمی شەڕ ئاوایە دەستوری شەڕت ئاوەژوو کردەوە وەک چۆن ژنبوونت لە خۆتا ئاوەژوو کردەوە ئەستێرم لە باخدا شەوڕەن دەکرد تریفەم دەکانیداوە هۆش خۆی دەهێنایەوە تا زیخ نەپەڕێتە قورگی ئاوە دەماری گەڵاکانم ڕادەچڵەکان تا وریابن هێلانەی نێو درەختەکان نەشێوێ ئاخر پەڕەسێلکە دڵی عاجز بێت و پتۆرێت تا ئەبەد ناگەڕێتەوە وەک چۆن منیش نەگەڕامەوە سپاس خامەتەر جوان بێت زۆر سپاس بەڵای زانیەمە وەکو گوێتان لێ بۆ بینیتان ئەمڕۆ بەڕێز نووسەر و شاعر عەلی پەنجوانی میوانی کورسات مەگەزینە باس لە نۆهەمین کتێبی شعری بەڕێزیانەکەین بۆ کۆمەڵەیەک شعری تایبەتیش پێشکەش بە ئێمە و بە ئێوەشەکات مامۆستاگیان زۆر بەخێر بێی سڵاو لێبێ زۆر بەخێر بێی ژنێک نایەوێت ژن بێت دیارە کتێبەکە بەم شێوەیە ژنێک نایەوێت کە ئەتەوێ بڵێ ژن بێت ئەبێ بەم شێوەیە بیخوێنیتەوە ئەم بیرۆکەیە پەیامێکی هەیە یاخود لە ڕاستیە سوپاس بۆ جەنابتان بۆ کورسات مەگەزین کورسادە و کەناڵە شیرینە کورساتی کەلتوری کە هەمیشە لە ناو ئەو دۆخە خراپەی میدیای کوردی واتیایە ئێمە ئەتوانین بە بێخەم دەست لەسەر دڵماندا بنین و بخینە سەر کورسات مەگەزین ئەمەیەکە لە فەخرە جوانەکانی میدیای کوردی کە بێ بە درێ و شاوەترین خاڵ کورسات کولتوری ناوزەت بکەین لە ڕاستیام کتێبە ژنێک نایەوێت ژن بێت مرۆڤ بە سروشتی خۆی مەخلوقێکی گێڕەرەوەیە منی ژەمەوێ حکایەتێ بگێڕمەوە حکایەتی ژن بوون بەڵام حکایەتی ژن بوون لە ڕاستیە بۆ من گەڕانەوەیە بۆ ناو شوێنە ڕاستەقینەکانی ژن بوون چونکی من تا سەر ئێسقان بڕوان بەوە هەیە کە شکۆیەکی ڕاستەقینە لە ناو مێینەیە هەیە ناوی ژنبوونە بەداخەوە وەک زۆر شێوانتنی تری شتەکان ژنبوون لەونبوونایە کە بە بڕوای من ئەم جارەیان تەقەی ڕاستەقینە لە ژنبوون لەسەری ژن خۆیەواکرێت واتە ئەوەی ئێمە لە ڕابردووە هەمیشە پێمان وا بووە هێزێکی نەفرەتی هەیە لە دەرەوە دنیای ژنی ئێمە وێرانەکە دنیای ژنی ئێمە داگیرەکە کە ڕەنگە ئەمە حەقیقەتی تیابێ بەڵام من بڕوام وایە هێزە ڕاستەقینەکە ئەو هێزە شاراوەیە کە لە ناو ژنبوونا هەیە کە بە بڕوای من ژنی دنیای ئێمە وەک پێویست پێیان بەو جوانیانەی ناو ژنبوون نەبردووە تا بتوان لەسەر پێیەکانی خۆیان بوەستن ئەمە بەشێکی تری لە ڕاستیان نەمێ حکایەتی یەکسانبوون بگێڕمەوە ئایا بەڕاستی ژن بۆ دەبێ هەمیشە یەکسانیەکانی خۆی بە گەزی بە پیاوبوون بپێوێ واتە بۆچی هەمیشە پەلەیەتی لەو شوێنەوە ئازا لەو شوێنەوە یەکسانە کە یەکسان بێ بە بنی پیاو لە کاتێکە شکۆی ژنبوون زۆر لەوە گەورەترە مەشغوڵ بێت بەوەی بە من بچێت واتە یەکێک لە کێشە گەورەکان بە بڕوای من لەم کتێبەیە کە باس کراوە بۆ من بۆتە پرسیار ئەوەیە ئایا بەڕاستی ژن پێویستە شکۆی ژنبوونی خۆی بێنێتە دەرەوە لە ناو جوانی و داهێنان و
ئەو هەموو خەلاقێتی کە لە فۆرم و ڕوخساریەوە بۆی بڕوانە هەتا ناوەرۆک و شوێنە شاراوەکانی کە زۆر جار خۆی پێی نازانێ ئایا بەڕاستی ئەمە مەشغوڵی ئەمە بێ باشە یا پەلەی بێ ببێ بە من پەلەی بێ ببێ بە منی پیاو واتە بە بڕوای تۆ پرسیارەکە ئەوەیە کە ژنان خۆیان بەراورد نەکەن بە پیاوان واتە یاخود بڵێم بۆچی ژنان بۆ سەرکەوتنیان خۆیان بەراورد دەکەن بە پیاوان ئەمە پرسیارەکەیە یعنی لە ڕاستی ئەم کتێبە ئەوەندەی کتێبێکی پرسیار ئامێزە ئەوەندەی ئەم تەبعاً ئەمە دەقێکی درێژە لێ یەک کتێبە هەموو کتێبەکە یەک شیعرە ئەم شیعرە کۆمەڵە پرسیاری وروژاندووە یەکێک لەو پرسیارانە ئەوەیە ئایا بەڕاستی ئازادی و پەروازبوون و فڕینی ڕاستەقینەی ژن لەوێوە سەرچاوە ئەگرێ ببێ بە منی پیاو یا وەک ژن خۆی بفڕێت کە لە ڕاستیا لە دنیای ئێمەیە ژن پەلێتی ببێ بە پیاو کە ئەمە کێشەیەکی گەورەی دروست کردووە و لە ڕاستیا من و تۆی مێینە من و تۆی ژن پێویستە جەخت لەسەر جیاوازیەکانی یەکتر بکەینەوە واتە ئێمە چۆن بتوانین ئەم جیاوازیانە جوان جوان بشێلین و وێنەی جوانی لێ دروست بکەین نەک ئەوەی تۆ ببی بە من چونکی لە ڕاستیە خانم ئەمەوێت تاکید بکەمە سەر خاڵێک هەموو یەکسانبوونێکی تۆ بە من واتە حەزفکردن و سڕینەوەی خۆت لە ناو منە چونکی تۆ بە دوای خۆتە ئەگەڕی لە ناو منە ینی بە دوای مەوجودێکی سەر بەخۆیان ناگەڕی کە تۆ خۆتی ئەم یەکسانبوونەی تۆ بە من بە نەتیجە تۆیەک ئەبیت کە تۆ ون ئەبیتە تۆ دیتە ناو منەوە تۆ ئەبی بە من تۆ بوون بە من کێشەیەکی گەورەیە و لە ژنبوون دوور دەخاتەوە و نادگەێنێت ئەو شوێنە ڕاستەقینانی کە پێویستە پێی بگەی بۆیە من لە ڕاستیا بڕوان بە چەمکی یەکسانی ژن و پیاونیە بەڵکو و بڕوان بە جەختکردنەوە لەسەر جیاوازیەکانە ئێمە بۆیە هەڵناکەین لەگەڵ یەک جیاوازی لێ قوبوڵ ناکەین ئێمە پەلەمانە ببین بە یەک جاکە تۆ ببی بە من کەواتە بوونی تۆ زیایە کە منی پیاو ببم بە ژن کەواتە منی پیاو زیادەم ئەی بۆ هەردووکمان نەبین بە جیاوازیەکانمانەوە بۆ ئەوەی لا بدەین لەوەی ئەمجا جاکە ئیشمان لەسەر ئەوە کرد لە ڕاستیە ئێمە تۆ پەلەت بێ یەکسان بی بە من ئەو کاتەکە یەکسان نەبووی پێ وایە قەڵای نەکبەتی و نەفرەتیەکان کە داباریەوە بەسەرتوە خەتای منی پیاوە و عکسیشی بکەرەوە بۆ پیاوە پێی وایە هەموو خەتا و بەدبەختیەکان هیچ ژنە بەسەرەما هاتووە کە هەردووکی دوو چەمکی ئەجگار هەڵەیە وەهمێکی گەورەیە تێگەی بەڵام تۆ بتانی بە جیاوازیەکانتەوە من قوبول بکەی من بتوانم دەنگێکی جیاواز دە تۆیان قوبول بکەم کەواتە من و تۆتانی هەڵ بکەین بەیەکەوە زۆر باشە اینجا بێگومان شعرەکە و کتێبەکەی تۆ هەمووی یەک شعرە بەڵێ باشە ئەگەر لە بەشێکی شعرەکەەوە بەڵین دەست پێ بکەینەوە بۆمان بخوێنیتەوە ئێستا بەپی وتەکانی خۆت لە کام بەشەوە دەست پێکەی وڵا هەوڵە دەم قسە لەسەر لەو چەمکی یەکسانیە بم کە من بڕ لە یەکسانەکەی کە لێوە شتێکی تەتان بۆ بخوێنمەوە ببورن ئەگەر بۆم بدۆزێتەوە نا ئاساییە بە ئیسراحەتی خۆت بیتۆ سەرەوە کاک ئەگەر چی لە بەش یەکەمی خوێندنەوەکە من چوومەوە سەر ئەوە بەڵام من هەوڵە دەم لە شوێنێکی ترەوە ئەگەر بتوانم هەموو کتێبەکە دیارە بەڵێ هەر هەموو یەک شعرە بۆیە ئێجگار قورسە من بتوانم لە شەڕەکاندا هەزاران و شەیوان بۆ خستی تەڕستەوە کەچی لە دەرەوەی ڕستە شەڕەت دەکرد لە دەرەوەی گەڵا باخت تلۆر دەکردەوە بۆ نێو سەرەنوێلکی زمان کە شەڕت دەکرد وەک ئەوەی نەئاوت خوارد بێتەوە نەڕەنگی ئاوت پۆشی بێ چەمت خستە سەرشان بە ئاگری قسە دەچسووتان مەگەر دەستوری شەڕاوایە دەستوری شەڕت ئاوەژوو کردەوە وەک چۆن ژن بوونت لە خۆدا ئاوەژوو کردەوە وەک چۆن منت لە خۆتا کردە داهۆڵ خۆشت کردە کۆڵووی ژێر ساج هەرگیز قەڵەمی عەفوو نەهێنی بە گوناهباری ما کە هەر بیر بکەمەوە هەر دەبێ گوناهبار بم برین بە سەهۆڵ بێدەنگ ناکرێت
وەک چۆن نەزیفی بیرکردنەوە بە قسەکردن قەتماغە نابەسێ سەفەر لە نێو قاچانان وسرێتەوە با تا مردن مسافریش بی با گۆرانی لە قوڕک بەربێتەوە سینە نەبێتە زوو خاڵستان چریکەی کەو لە ناو گریانە ناقاسپێنێ ئەو هەموو خوێنە لە دڵما بوونە زەخرەفەی نووسین پەڕەی سپی خستمیانە شەرای مەرێک پیتی نێو کاغەز و سپێتی نێو سەفەر لە دڵدانان وسرێتەوە بۆیە کە لە کاسەی سرت بەربوویتەوە لە نێو پەراسووما خوێنێ پژا ترس لە بێدەنگی ئەمەی لێ دروست بوو بێدەنگی نێو کاغەزی سپی گەیاندمی ئەم دەشتە کفن پۆشە دەستم بشارمەوە کە ئەم هەموو کاغەزە سپی لێ هەڵەوەرێ یان زەخرەفەی ئەم هەموو خوێنە لە دڵمەوەدا ئەداتە نێو تەیمانی پەراسوەکانم هەرگیز بیرم بەلای ئەوەدا نەدەچوو وەک یاقوت بەربیتەوە نێو من بەربیتەوە نێو من و بنووسم دەست و پەنجە و مەچەکێک و نیگایە چی بنووسم خوایە هێزی ئینشایە کە گۆراناوا بڵێ کاری ڕاستەقینەی من فرێدانی خۆم و قەڵەمەکەمە بۆ نێو دڵم دوو بەردینێ و پائیزێکی درەنگ وەختیش هەرچنگ نەکەوێ دڵمی تیا سەنگ و بەرد بن ئەوە بەشێکتر لەو کاکالی اینجا ئەمە پرسم بزانم ئەمە وێنای ژنێکی کووردە واتە دنیا بینین و گزارشکردنی تۆیە لە ژنێکی کورد یاخود هەر ژنێک لە شوێنێکی دنیا بێ بەم شێوەیە داوای یەکسانبوونی خۆیەکە بە پێی بین دنیا بینی تۆ لەگەڵ پیاوانە لە ڕاستیە دوو جۆر ڕوانی لە ناو ئەم کتێبەیە هەیە جۆرێکیان گێڕانەوەی حکایەتێکی کوردیە لە لای شاعیرێکی کوردی کە بەدەر نییە لە خەمەزاتی و تایبەتیەکانی خۆی بەڵام لەو شوێنانە کە من قسە لەسەر چەمکی یەکسانیەکەم چەمکی ئازادیەکەم چەمکی بە منبوونی تۆ بە تۆبوونی من توانەوەی من لە توانەوەی تۆ لە منە بە بڕایم نەم چەمکە چەمکێکی گەردونیە و لە دنیاە ژن لە ئێستای گیری بەدەزەمەوە خواردووە زۆربەی زۆری و ڕێکخراوانی کە پەلەیانە بۆ ئەوەی شتێک گەورە بکەن شتێک نەک گەورەی بکەن شتێک پیشان بدەن بە ناوی کێشەی ژنەوە هەمیشە لەوێوە قسەیان کردووەکە ئەوان بۆ نایڵن بێنە دەرەوە بۆ نایڵن یەکسان بن بە پیاو بۆ نایڵن وەک پیاو بیر بکەنەوە وەک پیاو بڕوان وەک پیاو شۆفێری بکەن وەک پیاو شەڕ بکەن وەک پیاو سەربازن لە کاتێکە تۆ خالقیت خدا خالق بوونی خۆی داوە بە تۆ یعنی بە وێنەیەکی شعری بڵێم ئەوە ژنە مرۆڤە خوڵقێنێ خدا ئەو وەزیفەی خۆی بە ژناوە بە پیاوی ناوە واتە خالق بوونی ژن بەسە بۆ ئەوەی تا مردن فەخر بکە بە سەر دنیادا کە بڵێ من ژنم لە کاتێکە ئەو پەلێتی بڵێ من ئەمەوێ وەک تۆ بم ئەم کێشەیە بە بڕامی کێشەیەکی دنیاییە و بەداخێکی زۆرەوە ژن تایدا بۆتە کاڵا بۆتە شمەک بۆتە و شتەی یا ئەبێ وەک چێژ بۆی بڕوانی یا ئەبێ ببێ بە پیاوێکی ڕق و تەق و تنگ و تۆڵ وەک من بە پێوە بوەستێ بۆ ئەوەی خۆی تعریف کا بڵێ منیش ئازادم لە کاتێکە ئازادبوونی ئەو لە ناو ژنبوونی خۆیەوە دەبێ بێتە دەرەوە و ئەو ژنبوونە لە ناو خۆیاتی و ئەبێ خۆی بیدۆزێتەوە بەداخەوە ئیسانی ئێمە ژنی ئێمە زۆر خۆی ماندوو ناکا بۆ دۆزینەوەی ئەو جوانی ڕاستەقینەکە ناوی ژن بوون زۆر باشە کێشەیەکی تریشمان هەیە کە بتوانێت قەسیدەیەکی لەم شێوەیە بخڵقێنێت واتە کێشەی ترمان هەیە چکە لە ئەم کێشە گەورەی ئاماژەت پێ کرد و باست کرد بتوانێت کە لە ئایندەیە بە قەڵەمەکەی تۆ قەسیدەیەکتر بخڵقێنێت بە بڕای من ئەو مەخلووقە زۆر جوانەی لە زەینی منە ناوی ژن بوونە ئەبێ ئەوە بۆی بگەڕین ڕەنگە بە کتێب و دوان نێتە دەرەوە ئێمە ئەبێ هەندێک چەمک وەلا بنین یەکسانی ژن و پیاو یەکسان نییە بە ئازادبوونی ژن بەڵکو کەسێک تایە دەبێتە قوربانی و دەبێ بە من ئەوی ژنە من ئەمەوێت لەم چەمکە بم لەم چەوکەبی سوپاس بۆ نووسەر و شاعیر عەلی پەنجەنی کە لەم بەشەی کورسات مەگەزین میوانمان بووی زۆر سوپاس بۆ تۆ گەورەت کردین زۆر سپاس بۆ بەڕێزت بەخێر بێ جەبێکمان بە شعرێکی تری تۆ یاخۆ بڵم بە بەشێکی تر لە قەسیدەی ژنێک ناوێت ژن بێت کۆتایی بە کورسات مەگەزینێم ئێوارە هەیە سپاس بۆ تۆ فەرموو
ئازانێمە لە پاش خوێندنەوەی مامۆستاعەلی کۆچایی بە کورسات مەگەزینی ئەم ئێوارەیە هێنین تەندروست باش بن و خواتان لەگەڵ بێ. فەرموو مامۆستاگیان. چی بکەین کە چۆن بین، چۆن بکەین کە چی بین، چی بڵێین کە چاو بە گوێمان بکات، چی بژنەوین کە چاو خەبەرمان لێ نەدا. هەر بەڕاست خەریکی چاو شارکەین، چاو لەگەڵ دڵ، گوێ لەگەڵ ڕوانین، ڕوانین لەگەڵ دەشتی ڕێحانە. ڕەنگە سبەینێ مەلا حەمدون پێمان بێژێ، زەکا هەر بەبینین ناکرێ، ڕەنگە بە بیستن ببینرێ. هەر ڕێ دەکەم با بیابان هێشتا لە ئەوەڵی عومەردا بێ، هەر مەزامیرەکانی سولەیمان دەژەنم، با گۆرانی شمبیر چوو بێتەوە، مەرجنیە کە گۆرانی دبیر چێتەوە، چاوەڕوانی ئێوارانی شبیر بچێتەوە. ئێوە دەزانن ئاوا بوون یانی چی؟ کە هەرکەس بۆ خەبەر چوو بێخەبەر کەوت. چیرۆکی حکایەت ناگێڕێتەوە، حکایەت ساز دەکات لە نێو گرێچنی ژندا. حکایەت خوان خەیاڵ سازە لە نێو خەوزڕاندنی، خەون لە چاولێگنان و خەودا. بە چیرۆکێ دەست پێ بکەین یان دەم پێ بکەین یان دڵ پێ بکەین. یەکەمین دەست پێکردین لە دوایەمین دڵۆپەوە جاری دەبێ. دواهەمین شعر لە کۆڵانێکی بنبەستەوە هەڵەقوڵێ. بۆیە پێ ناچێ شعر بنووسم، بەڵکو چیرۆک دەسووتێنم بە ئاگری خەیاڵ.